بە ئامادەبوونی چەندین نووسەر و کەسایەتی کوردستانی سێمین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی و کتێب لە ناوەندی ئەندێشە لە شاری سلێمانی بەڕێوەچوو. فیستیڤاڵێکی هونەریە، یادێکی گەورەیە، دەتوانین بڵێن جێژوانێکی ڕۆشنبیری و هونەرە. لەبەرەوەی ئەندێشە دەستگایەکی سربەخۆیە، سەر بە هیچ لایەن و حزب و ڕێکخراوێک نییە، بۆیە هیچ کەسێک حەزەری نییە لە هاتن بۆ ئەندێشە. هیچ کەسێک یعنی نیشانەی پرسیاری لەسەر ئەندێشە نییە، بۆیە بە خۆشحاڵیەوە نووسەرە گەورەکان، هونەرمەندە بەناوبانگەکان، هەر هەموو ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان لە ساحەی ئەدەبیات و هونەرە ناوێکیان هەیە، دەنگێکیان هەیە، بە خۆشحاڵیەوە دێن بۆ ئەندێشە. کتێب هاوڕێیەکی دەگمەنە، هاوڕەیەکە هەمیشە لەگەڵ دەمێنێتەوە، هاوڕەیەک ئەتوانێت فێریشت بکە، هاوڕەیەک ئەتوانێت وات لێ بکات لە ژیان تێبگەیت، لە بوونی خۆت تێبگەیت. لە فیستیڤاڵەکەدا هەوادارانی هونەرمەندان و نووسەران ئامادەبوون بۆ واژۆکردنی تایبەتی بەرهەمی ئەو هونەرمەند و نووسەرانە لەسەر بڵاوکراوەکانیان لەلایەن ئەو هونەرمەند و نووسەرانەوە. زیاتر عەز بە نووسینەکانی بەختیار عەلیەکەم ئەمڕۆ بە ئامادەبوونی بەختیار عەلی لە ناوەندی ڕۆشنبیری ئەندێشە کە زانیم ئەو ئامادەبووە لە عاجۆمەرانەوە تقریباً 4 سەعاتە ڕێ دوورە بۆ سلێمانی لەوێەوە هاتووم تەنیا بە خاترەوەی کە بەختیار عەلی لە نزیکەوە بینم قسەی لەگەڵا. فیستیڤاڵەکەی ناوەندی ئەندێشە هاوکات بوو لەگەڵ 231 ساڵ یادی بنیادنانی شاری سلێمانی. هونەرمەندانی دیاری کوردستان جگەل لە چاوپێکەوتنی ڕاستەوخۆیان لەگەڵ هەوادارانیان پەیامیان بۆ ساڵیادی سلێمانی هەیە. هەمیشە ئێمە فەخر بۆ واکەین کە لە شاری سلێمانی بۆ مێژوە دوور و درێژەی کە هەیەی هەر لە سەردەمی بابانەکانەوە هەتاکو ئێستا هونەر و ئەدەب و ڕۆشنبیری لەم شارەدا برەوی سەندووە. ئەمەش جوانترین نمونەیە کە ئێمە هونەرمەندان نووسەران لەگەڵ هەواداری خۆماندا لە نزیکەوە ئاشنا دەبین. من کتێبێک و سیدی کەم کە ئاخیر بەرهەممە بڵاوە بێتەوە لێرە کە کتێبەکە پێگاتوە لە زۆربەی گۆرانیەکانم بە شیعر و بە نۆتەی ئاوازەکان و بەشێک لە ژیان نامە وەکو سەرە قەڵەمێک لە ژیان نامەکەم هەنێکم نووسیوە بە شێوەی پەخشان و هەنێک لە نووسەرە بەڕێزەکان کە شتیان نووسیوە لەسەر هونەری ئێمە بەشێکشی ئەوەیە. سیدیەکەش پێگاتوە لە چەند بەرهەمێک و چەند ستایلێکی جیاواز هیوادارم بتوانێت جێگای خۆی بگرێت لەم کاتە ئاڵۆز و لەم بارە سەختەیە کە ئێستا میلەتی کوردی پیاتەیە پەڕێ. فیستیڤاڵەکە 3 ڕۆژی خایەند و لە کۆتا ڕۆژیدا خەڵات دابەش کرا بەسەر چەند کەسایەتیەک لە بواری نووسین و ئەدەب و هونەردا. خەڵاتەکە خەڵاتێکی معنەویە، بەڵام نرخی خۆی هەیە بۆ ئەتیباری کە دەستگایکی کولتوری وەگەندێشەی دات ساڵانە من ئەم ساڵ لە خەڵاتی شارم وەرگرت. ئەمە سێمین ساڵە ناوەندی ئەندێشە لە شاری سلێمانی فیستیڤاڵی ئەدەبی هونەری و کتێب ئەنجام دەدات و لە فیستیڤاڵی ئەم ساڵدا جگەل لە چەندین نووسەر و هونەرمەند و ئەدیبی باشووری کوردستان نووسەر و ئەدیب و هونەرمەندانی دیکەی پارچەکانی تری کوردستان بەشدار بوون. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.